بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. آمين. زۆر بەڕێز و خۆشەویست جەنابی مامۆستا ئیسماعیل و برایانی ئەنجومەن و سەرجەم برایانی مەڵبەندی سۆران خوشکانی بەڕێز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا و لە خوای پەروەردگار داواکارم کە بە گەورەی و عەزەمەتی خۆی لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام حەشرمان کات و لە حەوزی کەوسەر بەدەستی مبارەکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئاومان پێ بدا ئینشاء الله تعالى. خۆشەویستانم، ئەمن لە چوار خاڵدا ئەرچی ئێمەی موسڵمان بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەخەمە ڕوو کە خاڵی دیکەش هەن، بەڵام لەبەر کەمی کاتەکەی بەو چوار خاڵە ئیکتیفا دەکەم و قەناعەتیشم وایە هەر یەکێک لە ئێمە ئەو چوار خاڵە لە خۆدابینی تەدی خاڵەکانی دیکەشی بەدوادادێن. دەست خۆش بێت. خاڵەکانی دیکەشی بەدوادادێن و ئەو مەحەبەتەی کە دووپاتی دەکەینەوە و دەری دەبڕین دەبێت بێتە شتێکی کردەیی و عەمەلی. خۆشەویستان، ئێمە کاتێک ڕاز دەکەین لەگەڵ گوتنی خۆشەویستنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، بەڕاستێکە لە ژیانی ڕۆژانەماندا ڕەنگ بداتەوە تێماندا. ئەوە زۆر مهمە. ڕەنگدانەوەی محەبەتی خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن ڕەنگی دابۆ بەسەر هاوڵانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام کە شاعیر لە وەصفیاندا دەفەرمێ کە سەردانی مەدینەی کردووە دەفەرمی وام زانی پێغەمبەرستانە. یعنی هەمویان ئاوێتە ببوون بە خۆشەویستی و محەبەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و ئەخلاق و ڕەوشتیان ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام. هاوڵە بەڕێزەکان، لەبەرەوەش کابرای غەریب کە دەچووە مەدینە پێغەمبەری نەدەناسیەوە عەلەیهی سەڵات وسەلام، وەفد کە دەچووە مەدینە پێغەمبەری نەدەناسیەوە عەلەیهی سەڵات وسەلام، دەیگوت ئەیکم محەممەد، ئەیکم محەممەد، چێ لێ ئێوە محەممەدە؟ بۆ چونکە هاوڵان ڕەحمەتی خوایان لێبێ ئەو خاڵانەی کە من دەڵێم و دەیان خاڵی دیکەشیان بەرجەستە کردبوو بۆ محەبەت و خۆشەویستی و ناسین و دیفاعکردن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. خۆشەویستان، یەکەم خاڵ بۆ ئەرکی سەرشانمان جێبەجێ بکەین بەرامبەر بە پێغەمبەری ئاخر زەمان عەلەیهی سەڵات وسەلام، خوێندنەوە و ئاشنابوون بە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. ئەوە خاڵی سەرەتایە. پێم خۆش لێ پرسیارتان لێ بکەم، بەڵام بەڕاستی ئێمەی موسڵمان ئەگەر تاکو ئێستانەکە لە خوشکان و لە برایان و لەوانەی کە گوێبیستمان دەبن سیرە و ژیانی پێغەمبەریان نەخوێن بێتەوە، جا خوێندەوار بن یان نەخوێندەوار بن. ئەگەر خوێندەوار بن عەرەبی بزانن کتابی عەرەبی زۆرن، کوردین و عەرەبی نازانن کتابی کوردی زۆرن، نەخوێندەوارین بە میمۆریەک سیرە و ژیانی پێغەمبەری خوا دەست دەکەوە عەلەیهی سەڵات وسەلام دەبێت گوێی لە ڕابگرین. بۆ چونکە کەسێک کە نەناسی ئەتۆ بەرگری لە چێ دەکەین؟ دیفاع لە چێ دەکەین؟ خۆشەویستی و محەبەتت بۆ چێ دەبێت؟ یەکەم خاڵ ناسینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. ناسینی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام چۆن هاوڵان بە تایبەتی لە دوای ئەسحابدا ڕەحمەتی خوایان لێبێ تابعین دەفەرمون چۆن قورئانمان فێری منداڵەکانمان دەکرد، سیرە و ژیانی پێغەمبەر و غەزەواتی پێغەمبەری خوامان عەلەیهی سەڵات وسەلام ئەوە فێری منداڵەکانمان دەکرد بۆی منداڵەکانمان جیلێک بن پێغەمبەر بناسن عەلەیهی سەڵات وسەلام. بەداخەوە دەڵێن زۆر بەداخەوە ئەلە و هەولێرەی
کە پایتەختی هەرێمی کوردستانە کە مەشهورە بە شارێکی مولتەزیم و شارێکە پڕە لە مزگەوت لە مامۆستای باش، بەڵام کاتێکە لە بازاڕ پرسیار لە هەندێک خەڵک دەکرێ کابرا خۆی پێ مسلمانە مسلمانیشە، لێی دەفەرمون خولەفای ڕاشیدینم بۆ بژمێرە، ڕادەوەستی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام. یەکەم خولەفای ڕاشیدین ناوی محەممەد دێنێ عەلەیهی السەڵات وەسەلام. خۆشەویستان، دەبێ منداڵەکانمان فێری ژیانی پێغەمبەر بکەین عەلەیهی السەڵات وەسەلام، سیرە و ژیانی پێغەمبەری خوا بخوێننەوە عەلەیهی السەڵات وەسەلام، بەلای کەمی ناوی پێغەمبەر بزانن کە دوایین پێغەمبەرە، کە هیچ پێغەمبەرێکی دیکەی بەدوادا نایەت. ئەوجا خۆشەویستانم کە ئینسان ژیانی پێغەمبەری خوێندەوە عەلەیهی السەڵات وەسەلام، ئەوجا گەورەی ئەو پێغەمبەرت بۆ دەردەکەوێت، ئەوجا دەزانێ و پێغەمبەرت چ بوو عەلەیهی السەڵات وەسەلام. پێش پێغەمبەرایەتی چونکە کە سیرەی پێغەمبەر دەخوێنینەوە عەلەیهی السەڵات وەسەلام، پێشەوەی کە سیرەی پێغەمبەرایەتەکەی بخوێنینەوە، پێشەوەی کە ببێتە پێغەمبەر سیرەکەی دەخوێنینەوە. چ گەنجێکی مؤەدەب، گەنجێکی خەلوق، گەنجێکە لێوان لێو ئەخلاق و ڕەوشتی بەرز بوو. ئەوجا کە سیرە و ژیانی پێغەمبەر دەخوێنینەوە عەلەیهی السەڵات وەسەلام، عەفوەن، دەزانین لەگەڵ خێزانەکانی چۆن بووە، دەزانین لەگەڵ منداڵەکانی چۆن بووە، دەزانین لەگەڵ دۆستەکانی چۆن بووە، لەگەڵ دوژمنەکانی چۆن بووە، بۆ دەزانین عیبادەت و خواپەرستی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام چۆن بووە. ئەو بەچمان بۆ دەردەکەوێ، بۆمان بۆ دەردەکەوێت کە سیرە و ژیانی پێغەمبەری خوا بخوێنینەوە عەلەیهی السەڵات وەسەلام. لەبەرەوەش ئەمن یەک شت وەبیر ئێوە دێنمەوە، چەند ساڵێک پێشی ئێستا فیلمێک دەرهێنرا لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بە ناوی ئەلفیتنە. ئەوەی کە مخریجی فیلمەکەی بوو، فیلمەکەی دەرهێنا و خەڵکی بۆ بان کرد، دەزانن پاشی فیلمەکەی کە دەرهێنا چی بەسەرات؟ مسلمان بوو، گوتی ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەد ئەنە محەممەدە ڕەسوول الله. بۆ چونکە ژیانی پێغەمبەری خوا مەجبور بوو فیلمێکی دەردینا بۆ لێدانی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لە شەخسیەتی پێغەمبەر بدا، بەڵام کە سیرە و ژیانی پێغەمبەری خوای خوێندەوە شایەتمانی بە حەقی هێنا و مسلمان بوو. کە ئەو پێغەمبەرەمان ناسی خۆشەویستانم، خاڵی دووەم دێتە پێشەوە، خۆشمان دەوێت، مەحەبەتمان بۆ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام دەبێت دروست بێ، مەحەبەتمان بۆ پێغەمبەری خوا دەبێت دروست بێ، دەبێت پێغەمبەرمان خۆش بووێ. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام نیشانەی ئیمان و نیشانەی دینداری و نیشانەی تەقوای ڕەبط کردووە بەچی؟ بە خۆشەویستی خۆی. پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام: ثلاث من كن فيه وجد بهن حلاوة الإيمان. سێشت لە هەر کەسێکدا مەوجود بن، شیرنایی ئیمان دەچەژن. چونکە ئیمان، خوشکە بە ڕێزەکانم، برایانی ئازیزم، چۆن ئاوە پلێک لە ناو هەنجوینی ئەوە دەکەی و تامی دەکەی شیرنە، قەسەم بەخوا ئیمان لەوە شیرنترە و لەوەش بە تام و چێشترە. دەفەرمێ سێشت لە هەر کەسێکدا مەوجود بن، وجد حلاوة الإيمان، شیرنایەتی ئیمان دەچێژیتن. ئەمن بەس باسیەکیان دەکەم. دەفەرمێ: من كان الله ورسوله أحب إليه مما سواهما. ئینسانی ئیماندار دەبێ خوا و پێغەمبەری خوای
لە هەموو شتێک خۆشتر بوێت. لە نەفسی خۆمان زیاتر دەبێ خوا و پێغەمبەری خوامان خۆشتر بوێتن. ئەوەش لەکوێ دەردەکەوێت؟ ئەسحاب ڕەحمەتی خوایان لێبێ دەفەرمون گوتمان خوامان خۆش دەوێ ئێمە. خوای گەورە تاقی کردینەوە بە شتێک. بەچی تاقی کردینەوە؟ فەرمووی بە شوێنکەوتنی محەممەدی تاقی کردینەوە عەلەیهی السەڵات وەسسەلام. قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. فەرمووی ئەگەر ئێوە خواتان خۆش دەوێ بە دوای محەممەد بکەون خوا خۆشی دەوێت. مژدە لەو کەسانەی کە بە دوای محەممەد المستەفا کەوتون عەلەیهی السەڵات وەسسەلام. هەر کەسێک بە دوای محەممەد المستەفا کەوتووە عەلەیهی السەڵات وەسسەلام خۆشەویستی خوایە و خوای ئیعلانی محەبەت و خۆشەویستی بۆ کردووە. بەڵام بەخوا ئەوەی کە بە دوای پێغەمبەر نەکەوتووە عەلەیهی السەڵات وەسسەلام قەت خوا خۆشی ناوێت و قەت دەرگەی بەهەشتی لێ نابێتەوە. هەموو دەرگەکان قەپاتن دەرگەی محەممەد المستەفا نەبێ عەلەیهی السەڵات وەسسەلام. و پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسسەلام فوالذی نەفسی بیەدیه، سوێن بەو زاتەی نەفسی محەممەدی بەدەستە عەلەیهی السەڵات وەسسەلام لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من والده وولده. تەماشەکەن خۆشەویستانم، سوێن بەو زاتەی کە نەفسی محەممەدی بەدەستە عەلەیهی السەڵات وەسسەلام هیچ کەسێک ئیماندار نییە لە پیاوان و لە ژنان، هیچ کەسێک ئیماندار نییە لە پیاوان و لە ژنان هەتا وەکو ئەمنی خۆشتر نەوێ لە باوکی و لە منداڵەکانی. بینە بەرچاوی خۆمان. هەتا پێغەمبەرمان خۆشتر نەوێ لە باوکمان لە منداڵەکانمان لە خێزانەکانمان خێزانەکان لە مێردەکانیان. قەسەم بەخوا ئیمان دانامەزرێت. خاڵی سێیەم کە محەممەدمان ناسی عەلەیهی السەڵات وەسسەلام ئەوجا ئەو ناسینە پاڵمان پێوە دەنێ بۆ چ؟ بۆ خۆشەویستی. ئەو خۆشەویستیە کە دروست بوو چ دروست دەبێ ئەو جارەی؟ گوێڕایەڵی. با یەک نمونەتان بۆ بێنمەوە. ولله المثل الأعلى، نمونەی هەرە بەرز بۆ خوایە و حاشای پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام لەو نمونانە، بەڵام بۆ نزیک بوونەوە لە زیهن و لە مشتی ئێمەدا. ژن و مێردێک پێشەوەی کە هاوسەرگیری بکەن ئەو خۆشەویستی و محەبەتە دروست نەبووە، بەڵام کاتێک کە هاوسەرگیریەکەیان کرد و یەکتریان ناسی خۆشەویستی و محەبەتێکی زۆر عەجایب لە نێوانیاندا دروست دەبێتن. ئەو خۆشەویستی و محەبەتە کە دروست بوو ئەو خێزانە هەرچی داوا لەو پیاوەی بکاتن بەس پێی بکرێ بۆی جێبەجێ دەکاتن. چ وای لێ کردووە بۆی جێبەجێ بکاتن؟ خۆشەویستیەکە. بە پێچەوانەش ئەو پیاوە هەر تەکلیفێک لە خێزانەکەی بکە بۆی جێبەجێ دەکاتن لەبەرەوەی خۆشەویستی و محەبەتەکە سەرچاوەی دەگرێتن. ئەوجا خۆشەویستانم، خاڵی سێیەم خۆشەویستیەکە کە دروست بوو گوێڕایەڵی و جێبەجێکردنی ئەمر و فەرمانەکانی پێغەمبەری خوایە عەلەیهی السەڵات وەسسەلام لە ژیانی ڕۆژانەماندا. بۆ چونکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە محەممەد المستەفای عەلەیهی السەڵات وەسسەلام ناردووە وەکو قدوە، وەکو پێشەوە، وەکو پێغەمبەری ئاخری زەمان عەلەیهی السەڵات وەسسەلام کە گوێڕایەڵی بین و لە ئەمر و فەرمانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام نەچینە دەر. لە ژیانی ڕۆژانەماندا و لە ژیانی هاوسەریماندا و لە عیبادەت و خواپەرستیماندا. تەماشەکەن سێ ئاەتانتان بۆ دەخوێنم و بەس شەرح و تەفسیلیان ناکەم. خوای پەروەردگار دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم وأطيعوا الله وأطيعوا الرسول واحذروا فإن توليتم فاعلموا أنما على رسولنا البلاغ المبين.
إنما على رسولنا البلاغ المبين. جرائل خوابن جرائل پیغمبری خوابن عليه الصلاة والسلام ها خواهی گوره حضر من داتاته واحذروا يعني چی ئاگاتان لێ بێتن گوێڕایەڵی خوا و پێغەمبەری خوا نەبن عاقبەتتان خێر نابێ و عاقبەتتان شەڕ دەبێ خوا پەنامان بەڵام ئەوەش بزانن پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام بەس ڕاگەیاندن و ئاگادارکردنەوە و هوشیارکردنەوەی عایدە. لە ئاەتێکی دیکەدا خوای پەروەردگار دەفەرمێ وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا. مسلمانین بەخوا زۆر خەتەرە و ئاەتە ئەوە کەلامی خوایە. هەرچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێی ڕاگەیاندوون وەریگرن. وما آتاكم الرسول فخذوه هەرچی پێغەمبەر فەرموویەتی بیکەن بیکەن. وما نهاكم عنه فانتهوا هەرچی پێغەمبەریش نەهی لێ کردوون خۆتان بپارێزن و خۆتان بە ئەخلاق و ڕەوشت و هەڵسوکەوتی پێغەمبەری خوا بچوێنن عەلەیهی سەڵات وسەلام. ئەوجا دەفەرمێ چی؟ واتقوا الله إن الله شديد العقاب. کەواتە گوێڕایەڵی ئەمر و فەرمانەکانی پێغەمبەری خوا تەقوایە. لادان لە ئەمر و فەرمانی خوا إن الله شديد العقاب. خوای گەورە شدید العقاب بۆ ئەو کەسانەی کە لە ئەمر و فەرمانی پێغەمبەر لا دەدەن عەلەیهی الصلاة والسلام. آخر ئاەت خوای گەورە تەبارەک و تەعالە دەفەرمێ وإن تطيعوه تهتدوا. ئەگەر ئێوە گوێڕایەڵی پێغەمبەر بکەن عەلەیهی الصلاة والسلام لەلایەن خوای پەروەردگارەوە ڕێنمونی دەکرێن هیدایەت دەدرێن دەخرێنە سەر ڕاستەڕێگای ئیسلام سەر ڕاستەڕێگای هیدایەت تاکە ڕێگایەک کە زامنی سیرات المستەقیمە چییە؟ وإن تطيعوه تهتدوا. ئەگەر گوێڕایەڵی محەممەد المستەفا بن عەلەیهی الصلاة والسلام ئەو کاتەی هیدایەتی ڕاستەقینە وەردەگرن. وما على الرسول إلا البلاغ المبين. خۆشەویستانم گوێڕایەڵی ئەسحابی پێغەمبەری خوا پێم خۆشە یەک نمونەی لەسەر بێنمەوە یەک نمونەی گچکە. ڕۆژێک پێغەمبەرمان ڕوح و گیانمان بە قوربانی بێتن. ئەبی سەعیدی خودری بۆمان دەجێڕێتەوە لە یەکێک لە نوێژەکاندا پێغەمبەری خوا تەمان مزگەوتەکان ڕانەخرابوو. خۆشەویستانم خوشکە بەڕێزەکانم مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام سەقفی حەسیر بوو کە باران دەباری عەرزی مزگەوتەکەی تەڕ دەبوو دەبووە قوڕ لەبەرەوە بە پێڵاوەوە نوێژیان دەکرد بۆی کە خەڵکیش بزانێ کە جار جار ئینسان لە دەرەوە کە لە ناو مزگەوت نەبێ لە شوێنی دیکە بێ سونەتە بە پێڵاوەوە نوێژ بکرێتن سونەتە بە پێڵاوەوە نوێژ بکرێتن. بەڵام واش نەکەین کە ئەو فەرشە جوانانە داخراون کابرا بڵێ وەڵا سونەتە بە پێی بە قوڕاوی بێتە سەر ئەو فەرشانە نوێژ بکاتن. ئەوە نا پێغەمبەر لە ناو نوێژدا عەلەیهی سەڵات وسەلام پێڵاوەکانی داکەندن نەعلەکەی داکەند هەموو سەحابەکان دەنوێژدا هەموو سەحابەکان دەنوێژدا نەعلەکانیان داکەن و نەعلەکانیان فڕەدان. ئەها گوێڕایەڵی چەند مهمە. پێغەمبەر کە سەلامی دایەوە عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی هاوڵە بەڕێزەکانم بۆ نەعلەکانتان فڕێدا. فەرمیانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئێمە بەڕێزتمان بینی جەنابتمان بینی لە نوێژدا نەعلەکەت دانان ئێمەش هەموو نەعلەکانی خۆمان فڕەدان. فەرمووی جبریل هاتە لام عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەی موحەممەد نەعلەکەت پیسایی پێوەیە و نەعلەکەت دانێ لە نوێژدا لەبەرەوەی لە ناو نوێژدا نابێ ئینسان جلوبەرجی پێڵاوی پیسایی پێوە بێتن. هۆکارەکەی بۆ بەیان کردن نەک بڵێ وڵات دروست نییە نوێژ بە پێڵاوەوە. ئاخر خاڵی کۆتاییم بەرگریکردن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. بەداخەوە دەڵێن ئەمڕۆ لە زروف و زەمانێکدا دەژین خەڵک بە کەیفی خۆی بە ئارەزووی خۆی نصوصی شەرعی ملی نصوصی شەرعی دەگرێ بە حەز و ئارەزووی خۆی لاری دەکاتەوە. ئیوایە دەڵێ کاکە پێویست ناکاتن
خوا بۆ خۆی دیفاع لە پێغەمبەری خۆی دەکا عەلەیهی سەڵات وسەلام. ئەوە نییە خوای گەورە دەفەرمێ ئیلا تەنصوروه فەقەد نەصەرەه الله، خوا سەری خستووە بە فەعلی ماضی باسی کردو، یعنی پێویست ناکاتن هەر سەرخراوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. یان وەکەفەیناکە المستەهزئین، ئەوەی کە گاڵتەت پێ دەکەنێمە وەچی کابرای گوتی لە چاریان دێنەوە دەزانی چیان لێ دەکەین. ئەوە چەندان ئاەتی دیکە کە دیفاع لە پێغەمبەر دەکا. خوایەک بە گەورەی و عەزەمەتی خۆی، خۆشەویستانم، بەرگری لە پێغەمبەری خۆ کردووە عەلەیهی سەڵات وسەلام، دیفاعی لە پێغەمبەری خۆی کردووە عەلەیهی سەڵات وسەلام. کاتێک کە مامی بێڕێزی پێ دەکا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەبەر مەقامی مامەتی کە مام لە جێی بابە ڕەدی ناداتەوە، بەڵام خوای پەروەردگار خزمایەتی و عەشرەتایەتی و کوڕ و بابەتی لەکن خوای نییە. ئەو وەڵامی دەداتەوە هەتا ڕۆژی قیامەت شەو وەڵامە دەبی بخوێندرێتەوە تەبەت یەدا ئەبی لەهەبی وەتەب، ئەو قسەی پێ دەڵێتەوە بە ئەبوو لەهەبی. ئەگەر دیفاعکردن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەرچی موسڵمانان نەبایە، ئەو هەموو سەحابە بۆ شەهید دەکرا، ئەو هەموو تەزکیە و قوربانیە بۆ دەدرا. بڕۆن غەزوەی ئوحود بخوێننەوە، غەزوەی ئوحود بخوێننەوە، بزانن کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کۆمەڵە سەحابەیەک ئەمر و فەرمانی پێغەمبەریان شکان لەسەر جەبەل ڕومات هاتنە خوارەوە، شکست ڕووی دە موسڵمانان کرد و پێغەمبەر بریندار بوو عەلەیهی سەڵات وسەلام کە دوژمنان بە تیر دەوری پێغەمبەریان دابوو پێغەمبەر شەهیدکەن عەلەیهی سەڵات وسەلام. دەزانن هاوڵان مووقفیان چ بوو؟ نەیان گۆ خوایە ئەوە پێغەمبەرەکەتەوە خۆت و دەتوانی بەخوای دوو مەلایکەتان بنێری و بەرزی کێوە بیبێ سەر چێوی ئوحود داینێ و کەسی نەگاتێ. دەوری پێغەمبەریاندا عەلەیهی سەڵات وسەلام، دەوری پێغەمبەریاندا ئەوەندەیان تیر وە پشت و وەسک کەوت بوون حەتا ئەبوو تەڵحە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە تیریان دەهاویشتن سینجی خۆی بڵین دەکرد بۆی تیرەکەوەی بکەویتن، ئەوەندەی تیر دە سینجی چەقی بوون بێ حەد و حیساب. لە پشتەوەی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام بە هەمان شێوە. دەوروبەری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چەندان سەحابەی بەڕێزی خەڵکی مەدینە ئەنساریەکان یەک لە دوای یەک خۆیان کردە قوربانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، شەهید بوون بۆی کە ئەزیەتەوە پێغەمبەر نەگا عەلەیهی سەڵات وسەلام. ئەو ئیمامی ئەبوو بەکرە لەگەڵیدایە لە ئەشکەوتی کە هیجرەت دەکەن، دەست دە هەموو کنەکان پەڕۆکی تێدەنێتن مەگەڵ دوو پشتێک مارێکی تێدا بێ پێغەمبەر ئەزیەتدا، حەتا دەڵێ لە کاتێەوەی کە مارێک بەدەستی وی وەداوە بۆ دیفاعکردن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. خۆشەویستانم، بەرگریکردن وەڵڵاهی زۆر تەبیعیە گوێن بە خۆمان بدەن، گوێن بە ماڵ و منداڵمان بدەن، گوێن بە عەشرەتمان بدەن، گوێن بە هەموو شتێکمان بدەن، قبولی دەکەین و دەڵێن کاکە گەردەنت ئازابێت، بەڵام ئیلا ڕەسوول الله صلی الله عليه وسلم، پێغەمبەر لای ئێمە خەتی سوورە، هیچ کەسێک بۆی نییە بێڕێزی بەرامبەر پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات وسەلام. ئەو جا خوای پەروەردگار تەبارەک وتەعالە ئەگەر دیفاع لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام عایدی موسڵمانان نەبێ، بەرگریکردن عایدی موسڵمانان نەبێ، بۆ خوای پەروەردگار تەبارەک وتەعالە وعد و بەڵێن و پەیمانی لە پێغەمبەران وەرگرتووە سەرجەم پێغەمبەرانیش دیفاعی لێ بکەن. خوای گەورە دەفەرمێ وإذ أخذ الله ميثاق النبيين لما آتيتكم من كتاب وحكمة ثم جاءكم رسول مصدق لما معكم. زانان دەفەرمون هەموو دینەکان لە ئادەمەوە حتا کۆتایی دین کە بۆ عیسا هاتووە عەلەیهی سەڵات وسەلام، هەمووی بە کوشراوی کۆکراوەتەوە لە دینی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وسەلام ڕەنجی داوەتەوە. دینێکی کۆتایین دینە. دەفەرمێ ئەو پێغەمبەرەی کە لە دوای ئێوەدا دێ خوای پەروەردگار دوو ئەرچی خستۆتە سەرشانی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام کە هەم بە خۆیان هەم ئوممەتەکەشیان وەسیەت بکەن کە ئوممەتەکانیشیان ئەو دوو وەسیەتە جێبەجێ بکەن. یەکەمیان لەتؤمنون به
دەبێ ئیمانی پێبێنن. لەبەرەوەش عیسا عەلەیهی سەڵات وەسەلام دێتەوە خوارزارێکی دیکە، دێتەوە سەرزەوی. بەڵام کە دێتەوە سەرزەوی چ دەکاتن؟ یەکەم ئیشی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله. ئیمان بە پێغەمبەر دێنێ عەلەیهی سەڵات وەسەلام. لەبەرەوەش لە فەرموودەی پێغەمبەر داهاتوە عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ کاتێک کە دێتە خوار لە یەکێک لە نوێژەکاندایە کە ئیمامی موسڵمانان پێشنوێژیان بۆ دەکاتن کە تەماشا دەکا عیسای کوڕی مەریەم ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ هاتووە و لەوێن دەرێ حوزوری هەیە، چونکە ئەو کاتەی دنیا زۆر تێک چووە. ئەوە باسی عەلامات و ئانینی بتان بەمە عالەمێکی دیکە کە دەماشای دەکات دەفەرمێ پێغەمبەری خوا وەرە پێشکەوە، دەفەرمێ نا ئەتۆ ئیمامی ئومەتی محەممەدی عەلەیهی سەڵات وەسەلام لە دوای تۆ نوێژ دەکەم و سەلیب دەشکێنێتن و بەراز دەکوژێتن و هەموو نەسڕانیەکانی ئەو کاتە ئیمان بە محەممەد الموستەفا دێنن عەلەیهی سەڵات وەسەلام. و خاڵی دووەم و ئەرکی دووەمیان کە خوای پەروەردگار دەخاتە سەرشانی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام وەلەتەنسوڕنە وەسەری دەخەن. برا شیرنەکانی خۆم ئەگەر خوای گەورە هەموو شتێکمان بۆ بکە ونیە خۆ هەموو شتێکی بۆ کردووین، بارانمان بۆ دەبارێنیت، هەوای بۆ مسەخەر کردووین، ڕزق و ڕۆزیمان دەدا، کە نەخۆش دەکەوین شیفامان دەدا، ئەمەش لاقمان لەسەر لاقی داناوە. ئەگە بێ ڕێزیەکی بەرامبەر بە ئیسلام بکرێ لەو لای مەلائکەتێکی بنێریتە خوارێ ئا پشتم لێ هەڵگرن و فڕی دەنە قاڕەیەکی دیکە تخوا ئیشی موسڵمانان چ دەمێنیتەوە؟ هەر خواردن و خواردنەوە و خەو و ئیسراحەت و قسەی قەڵەو. خاڵی دیکە زۆرن بەڵام کاتەکە بەرەو کۆتاییە و یا ڕەبی خۆیان بۆ خاتری ئیسمی عەزەمی خۆت کەی ئەو شوێن و مەکانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێی ڕاگەیاندووین. جەنابی مامۆسای بەڕێزم مامۆسا مەلا موسلیم باسی کرد کە مەکانەتی پێغەمبەران یەکێک لە یەکی گەورەترە. یەک شت بزانن لە بەهەشت شوێنێک لە هەموو شوێنەکان بەرزترە بۆ یەک شەخسی دانراوە، ئەویش پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام داوای لێ کردوین لە ئێمەی ئومەتی محەممەد عەلەیهی سەڵات کە دوعای بۆ بکەین ئەو شوێنە بۆ پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوەش لە کوێ دوعای دەکەی کە بانگ درا اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آتي محمدا الوسيلة والفضيلة والدرجة الرفيعة أو درجة الرفيعة بۆ ئەو پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام کە خوای پەروەردگار وعدی پێداوە. یا ڕەبی خوای لەگەڵ پێغەمبەر حەشرمان بکەی یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە بە دیداری پێغەمبەرەکەت شاد بین یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە ئەوانەی کە بە جەهل و بە نەفامی بێڕێزی بەرامبەر بە پێغەمبەر دەکەن عەلەیهی سەڵات وەسەلام یا ڕەبی خوایە هیدایەتیان دەی بۆی کە شادە و ئێمانێکی بە حەق بێنن وەکو ئەو کابرایی کە ئەو فلیمەی دەرێنا و دوای پێغەمبەری ناسی ئیمانی پێهێنا. بەڵام ئەوانەی کە بە عیلم و زانستەوە خوایە گیان بێڕێزی بەرامبەر بە پێغەمبەر دەکەن عەلەیهی سەڵات وەسەلام بە دەردی ئەوانەیان ببەی کە بوون بە پند و عیبرەتی زەمانە و خەڵک تف و نەعلەتیان لێ دەکاتن. یا ڕەبی خوایە عاقبەتمان خێر بکەی، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.